بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. ڕاگەیاندن و ئەرچی پیشەیی ناونیشانی بەرنامە ئەم جارەی لە پایتەختەوە سەرڕای بوونی کۆمەڵێک قەیران لە هەرێمی کوردستان هەر لە قەیرانی سیاسی و قەیرانی دارایی و قەیرانی کۆمەڵایەتی یەکێکی دیکە لەوانەی کە ئێستا بە قەیران دەناسرێت قەیرانی میدیایە. ئەرچی ڕۆژئاوادا میدیا بەدەسەڵاتی چوارەم دوای هەر سێ دەسەڵاتە کە دەناسرێ لە پەروەردەکردنی تاک و ئاراستەکردنی کۆمەلگادا. زۆر جار میدیا لە دەرەوە ئاراستەی بڕیاری سیاسی دەگۆڕێت، بەڵام ئایا لە هەرێمی کوردستان ئەم ڕۆڵە گەورەیەی میدیا هەیە؟ ئایا میدیا تەنها ئەوەی ڕێکلامێکی بازرگانی بکات و کۆمەڵێک کەس ڕابچێشێ بۆ ئەو ڕێکلامە؟ ئایا تەنها دۆبلاشکردنی درامەکانی دەرەوە بەبێ ڕەچاوکردنی لەلایەنی پەروەردەیی کە زۆر زار لە هەرێمی کوردستان بۆتە گرفت؟ زۆر زار ئەو کەسانەی کە ڕوبەڕووی دادگا دەکرێنەوە یاخود بە تاوانبار دەناسرێن باز لەوە دەکەن کە بیریان لە درامەکان وەرگرتەوە، بیر و بۆچوونی درامەکان جێبەجێ دەکەن لەسەر کۆمەلگا. من ئەو بابەتە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێزان دکتۆر سادق حەمەغەریب مامۆستای زانکۆ، زۆر بەخێر بێی. زۆر بەڕێز موسلیم عەبدوڵڵا قەسرێ ئەندامی پەرلەمانی کوردستان ئەندام لە لیژنەی ڕۆشنبیری، زۆر بەخێر بێت. کاک دکتۆر بە لەو پرسیارە سادەیە دەست پێ بکەم، ئەرچی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان ئەوەی دەبنرێ ئەوەیە یاخود ئەرکێکی گەورەتر و ڕۆڵێکی گەورەترە کە دەکرێوە دەگونجێ بڵێن ون بووە؟ بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە هەروە بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆشی بۆ ئەم بەرنامەیە. وەڵی بەڕاستی ئەو پرسیارە سادە نییە، ئەو پرسیارێکی زۆر گرنگە، پرسیارێکی زۆر جەوهەریە، چونکە قسە و باسکردن لەسەر ئەرکی ڕاگەیاندن و ڕۆڵی ڕاگەیاندن و کاریگەری ڕاگەیاندن دەمانگەێنێ بە زۆر شت کە لەوانەیە سەراتەکەی ئەوە بێ ئایا میدیا بۆ خۆی چییە هەتاوەکو بزانین ئەرکەکەی چییە، و یا ئەرکەکەی چییە هەتا بزانین کاریگەریەکەی چییە و بزانین ڕۆڵەکەی چییە. ئەمانە چەند ئەڵلقەیەکی بەیەکەوە گرێدراون و بەیەکەوە بەسراون. سەرەتا ڕاگەیاندن بەڕاستی بریتە لە پرۆسەیەکی هۆشیاری معریفی بۆ پێدانی هەواڵ و زانیاری بە تاکەکانی کۆمەڵگە لە ژینگەی خۆیە، بۆ ئەوەی ئاگادار بن لە ڕوودا و گۆڕانکاریەکانی دەوروبەریان هەڵوێز وەربگرن، بزانن چۆن هەنگاو بنێن و بەرچاویان ڕوون بێ بۆ چۆنێتی هەنگاونان بۆ ئایندەیەکی باشتر. کەواتە خودی خۆی ڕاگەیاندن بڵێن بۆ خزمەتی کۆمەڵگەیەواتە بۆ ڕێنوێنیکردنی کۆمەڵگەیە و باشتر و باشترکردن. لۆ ڕوانگەیەوە هەر لە کۆنەوە ئەرکەکان و وەزیفەکانی ڕاگەیاندن بۆ زۆر شت پۆڵێن کراونان، بۆ زۆر بابەت پۆڵێن کراون و ئەو ئەرکانە بەپێی قۆناغەکانی گەشەکردنی میدیاش گۆڕانکاریان بەسەرا هاتووە. سەرەتا کە ڕۆژنامە هەبووە وەکو یەکەمی نامڕازی ڕاگەیاندن لە ڕێگەی خوێندنەوەوە تاکەکانی کۆمەڵگە سوودیان لێ وەرگرتووە و هەروها ڕۆڵی هەبووە لە ئاراستەکردنیان لە هۆشیارکردنیان. پاشان کە رادیۆ دروست بووە لە سەرەتای سەدەی بیستەم و هەروها تەلەڤیزیۆنیش لە ساڵەکانی 1926 بەدواوە. هەر یەکە بە پێی تایبەتمەندی خۆی ئەم ئامڕازانە ئەرکی جیاوازیان هەبوو، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین ئەرکەی ڕاگەیاندن چڕکەینەوە لە چەند خاڵێکی زۆر گرنگ. یەکەم ئەرکی هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە لە دەوروبەری خۆیان، ئەرکی ناساندنی دابوو نەریتی ڕەسەنی کۆمەڵگە بەنەوەکانی ئێستا و ئایندە، ئەرکی یەکخستن و هەروەها هەماهەنگی دروستکردن لە نێوان چین و توێژەکانی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی، ئەرکی چاودێریکردنی کۆمەڵگە کە ئەڵێن چاودێریکردنی کۆمەڵگە واتە چاودێریکردنی بواری سیاسی، چاودێریکردنی بواری ئابووری، بواری کۆمەڵایەتی، بواری تەندروستی و بڵێن هەتا دوایی. ئەمانە لە ئەرکە سەرەکیەکانی و گرنگەکانی کۆمەڵگەیان. کاکتۆر دەکرێت بڵێ ئەو ئەرکانی باس کرد لە هەرێمی کوردستان ئەگەر ڕێک پێچەوانە نەبێ بەڵام بەشێکی زۆری ئێستا وونە و دیار نییە بەدڵنیاییەوە. جا من ئەڵلقەی سێم ئەبەسمەوە بە وەڵامی ئەو پرسیارەی بەڕێستەوە. ئەڵلقەی سێمی بری ئەو پرسیار یەکەمەوە بوو کە ئایا ئەوە خودی پێناسەی میدیا بێتەوە ئەوەش ئەرکەکانی بێ کەواتە کاریگەریەکانی بۆ سەر کۆمەڵگەی کردی بۆچی خراپە؟
بۆچی هەموو کەس گلەی لە میدیاکە بۆچی تاکانی کۆمەڵگە زۆربەی گلەیان لە میدیایە کە میدیا نەک هەر قەیرانەکانی چارەسەر نەکە بەڵکو خۆی لە قەیرانەیە بەڵکو خوڵقێنەری قەیرانە یان قەیرانەکان بەرەو هەڵکشانە بە یان بەرەو ئاڵۆسترا بە لەبەرەوەیە کە میدیا نەیتوانیوە ئەو ئەرکانەی خۆی جێبەجا بکەواتە میدیا نەبووەتە مینبەرێک بە شێوەیەکی یەکسان بۆ هەموو چین و توێژە جیاوازەکان میدیا نەبووەتە پردێکی پەیوەندی ئیجابی و ئەرێنی بۆ چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە میدیا نەیتوانیوە چاودێرێکی ئەکادیمی و زانستی بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەندروستی و هەتا دوایی بێ کاتێک کە بۆچی نەیتوانی ئەوانش دیسانەوە هەر کۆمەڵێک هۆکاری هەیە کاکرێت دواتر باسی بکەین بەڵام لەبەر ئەوەیە کە ئێستا گلەی و گازندەیەک هەیە لەسەر ئەوەی کە نەک میدیا نەیتوانیوە کێشەکان و ململانەکان و کارەسەتەکان و ڕووداوەکان و قەیرانەکان چارەسەر بکە بەڵکو خۆی بووە بە بەشێک لەوان خۆی لە دواتر من پرسیار لەوە دەکەم کاک موسڵیم دووبارە بەخێربێت وەک دەگوترێ میدیا دەسەڵاتی چوارەمە لە دوای پەرلەمان و لە دوای دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتەوە دەسەڵاتی دادوەری چۆن دەکرێت لەم خولەی پەرلەمان کە ڕەنگە بەشێکی زۆری ئاراستەکان ڕوو لە ئێوەی ئەندامانی پەرلەمان بکەن چۆن دەتوانێن کە لەگەڵ ڕۆڵی میدیا ڕۆڵەکانی ئێوە و ئێوە یەکانگیر بکەن بۆ ئەوەی ئەرچی ڕاستەقینەی میدیا لە هەرێمی کوردستان بچێتەوە شوێنی خۆی سەرەتا بە ناوی خی گەورە میهرەبان سڵاو بۆ جەنابەت مامۆستا محەممەد بۆ کەناڵە جوانەکەی پێیان و بۆ بینەرانی خۆشەویست خۆی لە ڕاستیدا جێی داخە دوای تێپەڕبوونی نزیکەی دەمانک بەسەر هەڵبژاردنەکانی سینۆ بۆ پەرلەمانی کوردستان تا ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە لە ئاستی ئەو تمۆحەیە بێ کە خەڵک دەنجی بۆدا و تا ئێستا نەتواندراوە کە حکوومەت پێک بهێندرێەوە کۆی کای سیاسی لە هەرێمی کوردستان بکەوێتە سەرسکە و کاری خۆیەوە بێگومان کاری ئەدای دامەزراوەی گەورەی وەکو پەرلەمانیش وەکو دامەزراوێکی سیاسی یاسایی کە ڕۆڵی گەورە ئەبینێ لەسەر کورد گشتدام و دەستگاکان یەکێک لە هەرە کارە گرنگەکانی بریتە لە یاسادانان و چاودێریە ئەو لێ پێچینەوەی بەڕاستی ئێمە لەم خولیا بەداخەوە لە نزیکەی دەمانگ تێپەڕیوە ئەم کاتە یەک یاسامان دەرکردووە کەمەش بەڕاستی کێشەیەکی گەورەیە دوجار ئەوە هەمووی لێکەوتەی ئەو وەزع و پەیوەندیە بارودۆخە سیاست جەنجاڵی ئێستاە کە هەمیشە پەرلەمان لە دۆخی ئالۆزدا ناتوانێت خزمەتێکی بەرچاو پێشکەش بکە و خۆشببختانە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای وەرزی یاسادانان و پێشکەشکردنی پرۆژه یاسادا کۆمەڵێک پڕپێژنی یاسامان پێشکەش کردووە بەڵام دوجار بەهۆی بارودۆخی ئێستای سیاسی نەتواندراوە پێویست پرۆژه یاساکان بکرێنە خوێندنەوەی دانیشتەکانی پەرلەمان هیواداری کە لە جاهاتوودا کار لەسەر بکرێت دیارە ئەو بابەتەی کە ئێستا ئێمە باسی لەسەر دەکەین ئەوە ژێشێکە لەو بابەتانەیە کە کەمترین باسی لێوە کراوە لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی پێشوودا جا ئەوە بە بەرنامە بوو بێ لە بێ بەرنامەی و بێپلانی وەزارەتی ڕۆشنبیری بوو بێت چونکە خۆتان نەزانن ڕاگەیاندن وەک زاندراوە بە هەر سێ جۆری و بە دەسەڵاتی چوارەم ناوزەند کراوە لەبەر کاریگەری و ڕۆڵی بەرچاو و ئاشکرای لەسەر کۆمەڵگا خۆتان نەزانن لە نیوەی سەدەی ڕابردووەوە شاڵاوێکی بە گوژمی تەکنۆلۆژیا هات بۆ سەر تەواوی کۆمەڵگەکانی جیهان ئێمەش وەکو کۆمەڵگەی کوردەواری لێ بێبەش نەبووین و چنوورێک نەما بۆ ئەوەی کە بەرگەی لێوە بگرێەوە کۆمەڵگە پێوە کاریگەر نەبێ لێرەوە بۆمان دەرەکەوێت کە ڕاگەیاندن چەندە کاریگەری هەبووە چەندە ڕۆڵی ئاراستەکردنی تاک لە کۆمەلگاکەماندا ئێستا وەکو ئەندامانی پەرلەمان ئەوەی کە بۆ نمونە ئەگەر بەنووسینیش نەبێ ئەوەی لە زیهنی تۆدایە وەکو ئەندامێک و ڕەنگە بەشێکی زۆری ئەندامانی پەرلەمانیش هەوڵی بۆ بدەن دەتانەوێ بە چه ئاراستەیەک ئەو دۆخە ببەن کە بەڕاستی میدیا لە قەیداندایە کە کاک دکتۆریش باسی کرد کە خۆی لە قەیداندا بوو چۆن دەتوانێت بێتە چارەسەری کێشەکان بێگومان ئەمە بەڕاستی کۆمەڵێک پرۆژەی باشمان ئامادە کردووە لای خۆمان گەڵاڵەمان کردووە تاوتێمان کردووە لە فراکسیۆن بەڕاستی یەکێک لەو پرۆژانە کە و ئێمە خۆشبەختانە لە
لێژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی وەرش و لاوان باسمان لێوە کردووە بریتە لە ڕێخستنەوەی یاسای یان پێشکەشکردنی یاسایەک بۆ میدیا لە هەرێمی کوردستان ڕێکخستنی میدیا لە هەرێمی کوردستان و یاسایەک بۆ میدیای ئەلکترۆنی و ئەو بوارە گشتی و گشتگیری و کاریگەری کە هەیەی لەسەر کۆمەلگادا وە ئینشاءڵڵا کاری لەسەر دەکەین بەڵام ئێمە وەک ئەبینین لە ماوەکانی ڕابردوودا لە خولی چوارم بە یاسای ژمارە 6 لە 8 مادەیە یاسایەک پێشکەش کراوە لە بوای ڕاگەیاندنە کە دوجار بەهۆی بەرەو پێشوونی یاخود گۆڕانکاری ئەو بوار و شاڵاوە زۆرەی ڕاگەیاندن ئێستا کاریگەری هەیە لەسەر کۆمەلگادا پێویستی بە هەموارکردنەوە هەیە چونکە زۆری فەقەرەکان بۆ بواری ئێستای ڕاگەیاندن لەوەیە کەمتر بڕەخسێ خزمەت بکە خۆتان نەزان ئەو ڕێژە زۆری میدیا کە لە هەرێمی کوردستاندا هەیە نەتواندراوە بەڕاستی بە یاسا ڕێک بکرێەوە بە شێوەیەکی منەظەم لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە چاودێری بکرێ ئێمە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریشا دانیشتین باسمان لەو بارودۆخە کردووە هۆکاری سبەبی لەو بابەتە دەبێت دەگەڕێمەوە خزمەتت کاکتۆر میدیا کە خۆی لە قەیراندا بوو چۆن دەتوانێت چارەسەری کێشەکان بکە مەبەستمە ئەو پرسیارە بەسمەوە بەوەی کە خۆڕاستە ئێمە لە هەرێمی کوردستان یاسایشمان هەبوو بە لە ژێرناوی یاسای ڕۆژنامەگەری بەڵام چەندە ئەوەی کە پێویستە یاسا هەبێ دوو ئەوەندە پێویستە کە ئەو کەسانی کە ڕۆڵیان هەیە لە نێو میدیادا یاخود پاڵپشتی میدیایی دەکەن ئەرچی وجدانی خۆیان ینی بەسەر خۆیاندا جێبەجێ بکەن بەر لەوەی یاسا بەسەر خۆیاندا جێبەجێ بکەن چکە زۆر جار لە یاساکانیشدا عیبرەت لە جێبەجێکردندا کە یاسای زۆر باش و چاکمان هەیە بەڵام جێبەجێ ناکرێت ڕاست خۆی لە ڕاستیە بڵێن ڕاگەیاندن پێویستی بە یاسا هەیە ڕێک بخرێ چونکە هەر شتێک یاسای نەبێ ینی دەبێتە فەوزا هەر بۆیە لە سەرەتای میدیاوە هەڵدراوە ڕاگەیاندنیش وڵاتە جیاوازەکان وڵاتە تەنانزل هێزەکانی دنیا وڵاتە دیموکراتیەکانی دنیا هەموو هەوڵیان داوە میدیا بە یاسا ڕێک بخەن ئەم میدیایەش لەبەر ئەوەی شێواز و جۆرەکانی جیاوازن لەبەرەوە بۆ هەر جۆرێکی میدیا پێویستی بە جۆرێک یاسا هەیە ڕێک بخرێن بۆ نمونە میدیای بواری ڕۆژنامەگەری نووسرا و پێویستی بە یاسای تایبەتێ میدیای بواری بیسترا و بواری بینرا و میدیای ئەلەکترۆنیش ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا یاسای کاری ڕۆژنامەگەری بڵێن ژمارە 35 ساڵی 2010 هەیە کە لە ڕاستیەوە زیاتر پێوەستە بە میدیای نووسراوە ئەگەرچی ئەویش بەتەواوی لە هەرێمی کوردستان بڕگە و بابەتەکانی جێبەجێ نەکراون ئەو میدیایە ناتوانێت وەڵام دەرەوەی بڵێن هەموو ئەو بابەتە ئیتیکیانە هەیە کە لە کاری ڕۆژنامەگەریە و لە ڕۆژنامەگەری بیسترا وەکو ڕادیۆ یان تەلەڤیزیۆن یان ئەلەکترۆنیا کاری لەسەرەکەی واتە ناتوانانی تۆ بە حکمی یاسایە کە ڕۆژنامەگەری نووسرا و مامەڵە بکەی لەگەڵ بابەتێکی بینراویان بابەتێکی بیستاین ڕۆژنامەگەری ئەلەکترۆنیا بۆیە قۆناغی یەکەم ئەوەیەکە ئەو میدیایە خودی ئەو یاسای پێویستی بە هەموارکردنەوە هەیەەوە پێویستم بە یاسایەکی تریژێ بۆ ئامرازەکانی تر ڕاگەاندن ئەوە یەک دوو ئەوەی میدیا تەنها یاسانیە بە تایبەتی ئێستا لە وڵاتانی تری دنیا و لە دامەزراوە میدیایەکان داوانەی کە براندن لە سەراستی جیهان شتێک هێل سەرەتا لە خودی کەناڵەکەەوە دەست پێەکەن لە خودی ڕۆژنامەکەەوە دەست کە بترێ شەرەفی ڕۆژنامەگەری میساق و شەرەفی ڕۆژنامەگەری ئێستا زۆرێک لە میدیا زەبەلەحەکانی دنیا بوونی هەیە وجودی هەیە ئەمانە خۆیان پابندن بە هەندێک بنەما و بابەتی ئیتیکی کە ئەو بنەما بابەتە ڕەوشتی و ئیتیکیانە ڕێکخراون هاوتەریب لەگەڵ دابوو نەریتی کۆمەڵگەیە یەک دوو هاوتەریب لەگەڵ ئەرکە ئەرێنیەکانی میدیایە بۆیە خۆیان پابندە بن پیانەوە بۆیە یەکەم فیلتەر بۆ هەرچی باشتر ئەنجامدانی ئەرکی میدیایی لە خودی ڕۆژنامە نووسەکە و لە خودی دامەزراوە میدیایەکەەوە دەست پێەکە یەک نمونە دێنمەوە ئێستا گە ڕووداوێک لە هەرێمی کوردستان ڕوو بدا چەند ڕۆژنامە نووسێک بچن بۆ ڕۆماڵکردنی ئایدیا و فکر و ئایدیۆلۆژیا و بیر و ئینتیمای سیاسی و حیزبی ڕۆژنامەنووسەکانی کاریگەری ئەبێت لەسەر چۆنێتی ڕۆماڵی ڕووداوەکە وانە هەر بۆیە
کاتێک ڕووداوێک لە هەرێمی کوردستان ڕوئەدا بە ژمارەی کەناڵەکانی ئێمە بە ژمارەی رادیۆکانی ئێمە جیاواز ئێمە هەواڵەکە ئەبینین یەکێک گەورەیەکە یەکێک بچووکێکاتەوە یەکێک زیاد لە حەجمی خۆی گەورەیەکە یەکێک زۆر گرنگی پێنادا یەکێک هەرکە ئەنەما وڵات شامی شەریف و هیچ ڕووینا ئەمە چییە ئەمە دەگەڕێتەوە بۆ خودی پابەت نەبوونی خودی ڕۆژنامەنووسەکان و دامەزرامیدەکان بە ئەخلاقی ڕۆژنامەگەری ئەمە یەک ئەو سادەینە سەر یاسایکاری ڕۆژنامەگەری بۆ بواریکاری میدیا کەواتە وەکو بەڕێستە ناماژەتان پێدا ئەوەی تێبینیت کردێ ئەو بەشە یەکەم لە میدیای ئێمە لە میدیای کوردیدا چەندە بوونی هەیە من مەبەستمە زیاتر ئەو بابەتە ئاڕاستی جەناب بکەم چکە ئێوە لە ناوەندی ئەکادیمین لە هەرێمی کوردستان چەندە ڕۆژنامەکە یاخود دەستگاکەی ڕاگەیاندن ئەو بابەتە پەیڕەو دەکا خۆی فلتەرێک دابنێ بەر لەوەی فلتەری ئەوەی کە پێ دەگوتر یاسای حکوومەت یاسای پەرلەمانی جێبەجێ بکە ڕاستە ئەگەر ئەوەی کە پسپۆڕانی بواری میدیا ئەڵێن بە ڕۆژنامە نووسەکان لە ڕاستیا تیۆری شتێکە و بواری جێبەجێکردن شتێکی ترە زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی میدیای ئێمە هەتا ئێستاش بڵین پانتایەکی هەرە زۆری حیزب زاڵە بەسەریا لەبەرەوەی ڕۆژنامە نووس تایانە بە شێوەیەکی گشتی ئازاد نییە لە ئەنجامدانی ئەرکی ڕاستەقینەی میدیایی خۆی واتە ڕۆژنامە نووسێک ناتوانێت ئەوەی بە شێوەی تیۆری خوێندویەتی لە بواری چۆنیەتی ڕووماڵکردنی ئەرشێکی میدیایی بە هەمان شێوە لە میدیاکە ڕووماڵی بکە کۆسپ و تەنگ و چەڵەمەی بۆ دروستە بێت لەلایەن بەرپرسیارەتی میدیاکەوە لەلایەن سیاسەتی کارکردنی ڕێیانی دامەزراوە میدیایەکە و هەتا دوایی بەڵام باشتر وایە ئەو سوور بێ لەسەر ئەوەی کە ئەرچێکی میدیایی ڕاستەقینەی خۆی ئەنجام بدە بەشێکی بابەتیانە ڕاستگۆیانە بەڵام ڕەنگە زۆر جار سووربوونی لەسەر بابەتیانە بێتە هۆی دەبێتە کۆسب لە بەردەمی ڕەنگە بژێوی ژیانی بەڵێ ئێمە زۆر جارە هەندێک جار پرسیارمان کردووە لەوانەی کە قوتابی ئێمە بوون و دەرچوون ێسە لە دامەزراوە میدیاکانیان کاریان کردووە وتیانە ئەگەر ئەوەی کە ئێمەی خوێنین بە شێوەیەکی کردداری بمانەوە لە میدیاکانە جێبەجێ بکەین لەوانەیە هەر بۆ مستەڵەحەتە لە ناو کەوانەیە کەوتیان لەوانەیە ناون بڕاو بین یا پرسیارەکە ئەوەیە ئایا ڕۆژنامە نووسێک نان بڕاو بێ یان بۆ نمونە ئەرکی میدیایی خۆی لە ئەرکی ڕاستەقی میدیایی خۆی جێبەجێنەکە هەموو بڵێن لایەنی پسپۆڕانی باری میدیا لەسەر ئەوە کۆکن کە بەڵێ ڕۆژنامە نووس زۆر جار دەبێتە قوربانی وای بێ قوربانیش قبولکە لە پێناوی ئەوەی کە ڕاستیەکان بگەێنێ چونکە دوجار هەموو میدیا بۆ گەیاندن ڕاستەکانە بە کۆمەڵگە لەبەرەوەی هەرکە ڕاستەکانی بە کۆمەڵگەنەوە پروپاگەندەیە بەڕاستیا و ئەرکێکی پروپاگەندەی ئەنجامەدا ئەرکێکی میدیای ئەنجام نادا چونکە ئەرکی میدیایی بریتێ لە گواستنەوەی هەواڵ و زانیاری هۆشیاری ڕاست و دروست بە کۆمەڵکە باش کاک مستیم لە پرسیارێکم باس لەوە کرد کە دواکەوتنی پێکەنانی حکوومەت بێگومان کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئێوە بۆ من لە بانگەشەی هەڵبژاردن وادە و بەڵێنتان داوە بە خەڵک بەگشتی بە هاوڵاتیان هیچ لەوانە ئەو گرفتەیە کە ئێستا هەیە ئێستا ئێوە سەردانی وەزارەتی ڕۆشنبیریتان کردووە ئەو حکوومەتە و کابینەیە لە بەرامبەر ئێوەدا بەرپرسیار نییە چۆن دەتوانن ئەگەر ناوی لێبنین لێپێچینەوە چۆن دەتوانن لەگەڵ وەزیرێک ئێستا دابنیشن بۆ بابەتێکی ئێستای میدیایی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری باس بکەن کەەوە گرفتە خۆی لە ڕاستیدا ئێمە لە سۆنگەی هاوخەمی و دڵسۆزیمانەوە نەوەستاوین بەڕاستی لە بەدواداچوونی کێشەکان لە بەدواداچوونی ئەو سکاڵانەیە کە بۆ لێژنەکان دێت لەسەرەوەی کە دانیشتنی لەسەر بکەین و بتوانین سەردانی ئەو شوێنانە بکەین کە بمانەوێ گەنگەشەی ئەو گرفتانە بکەین چارەسەرێکی بۆ دۆزینەوە ئەوەی کە هەیە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری کە ئێمە وەکو لێژنەی پەیوەندیدار و معنی بەو بابەتانە سەردانمان کردن بەڕاستی چەند بابەتێکی گرنگ بوو لەوانە ئەو تەوەرەش بوو کە ڕاگەیاندن بوو لە هەرێمی کوردستانەوە من باسم کرد کە بەڕاستی لە هەرێمی کوردستان وەک پێویست وەزارەتی ڕۆشنبیری نەیتوانی و چاودێرێکی باش پێ لەسەر تەواوی میدیاکان و لەسەر ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی چووکە خۆتان نەزانن شاڵاوێکی هێرشی کللتوری بێگانە هەیە لەسەر کۆمەلگاکەمان ئێمە وەکو کۆمەلگای دینداری موسڵمان
و بە تایبەت من باسی ئەو هێرشە بەربڵاوەی هاتنی دراماکانم کرد کە ئێستا لە میدیاکان پەخشەکرێ بە بێگوێدانە کولتور و ئاداب و ڕەوشی ڕەسەنایەتی کوردەواری و دینی دوجار کۆمەڵێک کێشە و گرفت و ئاریشەی ناوەتەوە لە نێو کۆمەلگاکەمان و سەراپای خێزانی شیرازەکەی پچڕاندوەتی گرفت بۆ دادگاکانی دروست بکات. وەڵامی وەزارەت ڕۆشنبیری بەڵێ خودی وەزیر بەڕاستی وەڵامەکەی ئەوە بوو کە ئێمە ڕاستە چاودێریمان هەبووە لەسەر میدیاکان بەڵام دانی ینی لە قسەکانیە ئەوە دەرکەوت کە کەم تەرخەمیان بووە و نەیان توانی وەک پێویست بەسەر تەواوی میدیاکانە سەرپەرشتیار بن و چاودێرێکی تند بن لە سەریانە و بتوانن پارێزبەندی بکەن و فلتەرێکدا بنێن بۆ ئەو دراما و بەرنامەجان بیانیانی کە دەهێنرێنە ناوەی هەرێمی کوردستان و من باسی ناهاوسەنجیشم کرد لە کاری پەخشکردنی ئەو بەرنامەجانەی کە لە میدیاکانە بەخشەکرێەوە لە بۆچی گرنگی نادرێت بە بەرهەمی خۆماڵی بۆچی دەستی کاری کارەکتەرە سەرچیەکانی هونەری کوردی ناژیرێ بۆچی ئەو بودجەیە کە بۆ وەزارەتی ڕۆشنبیری داهاندرێت دەستی ئەو هونەرمەندانەی پێ ئاوادان ناکرێتەوە بۆی ئەو کاری ڕەسەنی بواری تەمسیلی و شانۆگەری کوردی بوژێننەوە دیارە لە ماوەکانی ڕابردوودا کاک محەممەد بە قسەی وەزیری ڕۆشنبیری بێ کەمترین بودجە بۆ وەزارەتی ڕۆشنبیری دانراوە کە یەکێک لە هەرە گرفتەکانی ئەم وەزارەتە بووە و ئەوەشی بۆی تەخاکراوە نەتواندراوە وەک هاوسەنجی دابەش بکرێن لەسەر چالاکیەکانی بەشێک لە فەرمانەکان پێویستیان بە بودجە نەبێ بۆ نمونە کەناڵێکی تەلەڤیزیۆنی بە بێ گوێدانە ئەوەی کە لە کولتوری کوردەواری هەیە بە بێ گوێدانە ئەوەی کە لە ڕەوشت و بەها ئەسڵە مرۆڤایەتەکان باواز لە بەهای ئیسلام و مسلمانێتی بین کە بەشێکی زۆری ئەم خەڵکە مسلمان بەهای مرۆڤایەتی خۆ پێویستی بە بودجە نییە پێویستی بە فەرمانێکە کە ڕەنگە وەزارەتی ڕۆشنبیری دەری بکە یان لە نێو کەوانەیەک ئەوانیش لە توانایان دانیە دەسەڵاتیان بەسەر هەموو دەستگایەکی ڕاگەیاندندا هەبێ من پێم وایە کاک محەممەد بەشێکی چۆتە چوارچەوەی بەرنامە ڕێژیەوە ینی معقول نییە وەزارەتێک بەم هەموو هەیبەتە و دەسەڵاتەی کە هەیەی بەسەر میدیا بەسەر ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان نەتوانێت چاودێریەکی ورد بێ و نەتوانێت فلتەرێکدا بنێ میدیاکان بچێتە ژێر فەرمان و کاریگەری ئەوە بۆیە بەڕاستی من بەشێکی بە بەرنامە ڕێژی دائانێم و بۆ ئەوەی کە تاچی ئێمە دەستەمۆ بکرێ بۆ ژێر زۆرێک لەو ئاداب و تەقالیدە بیانیانەی کە ئێستا نامۆن بە ڕەوشی کوردەواری ئێمە بە دینداری کوردەواری ئێمە تا جوواجار کۆمەڵێک قەیرانی گەورە و استراتیژی کاریگەری تێدا بزر بکرێ و لاوانی ئێمە گەنجانی ئێمە نەتوانن بپڕژێنە سەر زۆرێک لە بابەتەکانی گرنگتر لەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان خۆتان نەزانن ئێمە گرفت و قەیرانی زۆرتر و گەورەترمان هەبوون لە هەرێمی کوردستانە بەدەر لە کاری میدیایی بۆیە نەپڕژاونەتە سەر ئەوەی کە بتوانن لە بواری میدیایی لە بواری ڕۆشنبیریدا خزمەتێکی بەرچاوی ڕۆڵەکانی کورد بکەن و دەستی ئەو هونەرمەندانە بگرن کە لە بواری میدیاییدا دەستێکی باڵایان هەبووە لە ڕابردوودا زۆرترینی ئەو بەرهەمانەی کە بیندراون لە شاشەکانە جێگای ئەوە بوون کە بە شانازی و خێزان لەبەری دابنیشێەوە سوودی پێ بگەێنێ ئەوەی کە ئێستا هەیە بەشێکی بەڕاستی بەرنامە بۆ داڕێژراوی سیاسی لایەنە سیاسیەکانە کە ئایانێ بەڕاستی میدیای کوردی بە سیاسی بکەن و بەشێکشی پاڵپشتی سیاسیان بۆ کراوە لە بودجەی گشتیە بەڕاستی پارێ بۆ بەهەدەر درراوە خۆتان نزانن ئەوەی کە ئێمە لامانە بەداتا لە چەند ماوەی کورتی ڕابردووە بۆمان دەرکەوت تەنها لە ساڵی 2013 یان نزیەکەی 20 میلیار تەرخان کراوە لە بودجەی ساڵی 2013 بە یاسا بۆ شاری ڕۆشنبیری و پایتەختی سلێمانی بەڵام لە کۆی ئەم 20 میلیارە نزیکەی 13 میلیار سرف کراوە ئەوەی تر دیار نییە بەچی سرف کراوە ینی بە بەرنامج کۆمەڵ شتت بۆ دەرەکەوێت کە بەڕاستی ڕۆڵەکانی ئێمە بە ئامانج گیراوە کۆمەڵێک بابەتی گەورە پرسی گرینگ و استراتیژ
لەبیر بکرێ و گەنج دەستەمە بکرێ بۆ کۆمەڵی شتێکی من دواتر پرسیارم لەوە دەبێت کە ڕەنگە ئەرکە قورسەکە لە سەرشانی ئێوەی پەرلەمانتاران بێ و خەڵک زیاتر ڕوو لە ئێوە بکە کە لە بارودۆخێکی ئاوادا کە ئێوە زانیاریتان هەیە و بە بەڵگەش هەیە دەتوانن چی بکەن و چۆن بە یاسا ڕێگری لەو کارانە بکەن. کاگتۆر میدیای نیشتیمانی لە دەرەوە یەشێکە لەو میدیانەی کە کاریگەری هەیە و حکومت پاڵپشتی دەکا و ئیتیکی تەواوی ڕۆژنامانی تێدا پەیڕەو دەکرێت و ڕەچاوی دابوو نەریت و کولتوری ئەو کۆمەڵگەهای تێدا دەکرێت. ئێمە لە هەرێمی کوردستان میدیای نیشتیمانیمان نییە، ئەوەش خۆی کەلێنێکە. چۆن دەتوانرێت میدیایکی نیشتیمانی لە بارودۆخێکی ئاوادا ئەگەر ناوی لێ بنێن فەوزای میدیایی کە هەیە چۆن دەتوانین دروستی بکەین؟ سەرەتا پێش و وەڵامم سەرنجێکمە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری لە ڕاستە ئێمە من هەر کاتی خۆشی قسم لەسەر ئەوە کرد لە وڵاتێکی وەکو ئێمە کە ئەو میدیا زەبەلا هەمان هەیە بەڕاستی ئێمە پێویستمان بە وەزارەتی ڕاگەاندن هەبوو. بەڵێ ئەگەر وەزارەتی ڕاگەاندنمان نییە خۆ دەکرێ وەزارەتی ڕۆشنبیری کە خودی ڕۆشنبیرکردن ئەرکێکی میدیاییە، واتە ڕۆشنبیرکردنی کۆمەڵگە ئەرکێکی میدیایە. وەزارەتەکە ناوی وەزارەتی وەزارەتە ثەقافەوە لێعلام بێ، واتە وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەاندن بێ. ئەوش لەبەر یەکشت لەبەرەوەی کە بتوانێ یاسای پێویست یان ڕێنمایی پێویست دەستی کراوەتر بێ دەربکا بۆ بواری ڕاگەاندن و چاکتر ئەو کاتە ئەتوانێ بۆ نمونە ڕێنمایی بۆ ئامرازەکانی ڕاگەن بە هەموو جۆرەکانیەوە دەربکە، هەروەکو چۆن هەندێک ڕێنمایی دەرکردو بۆ نمونە ڕێخستنی فرێکوێنس و هەندێک شتێکتر، بەڵام ئەو ڕێنمایانە چارەسەر نین. ئەو ڕێنمایانە ناتوانن جێ یاسا بکردنەوەوانە، ئەو ڕێنمایان ناتوانن بنە جێگرەوەی یاسایەک کە التزامات دروست ئەکا سزا و پاداشتی تایە و هەتا ناتوانێت ئەوە بکە. ئەوە تەنها ڕێنماییەکە دوجاریش گشتگیر نابێ بۆ هەموو ئامرازەکانی ڕاگەیان. هێزی جێبەجێکردنی ڕەنگە لەوێزە نەبێت کە هەروەکو لە هەندێک بوارە هەیە. ئەوی تر مەسلەی میدیای نیشتیمانی سەرەتا میدیای نیشتیمانی ڕاگەن نیشتیمانی چییە؟ خۆی لە ڕاستی ئەگەر بمانەوێ ئێمە میدیامان هەبێ میدیا سەر تاپای هەر هەموویە بێ نیشتیمانی بێ. بۆ واتە میدیا ئەرکی بۆ خزمەتکردنی کۆمەڵگە و تاکەکانی کۆمەڵگەیە. کاتێکی ژوا بوو ئۆتۆماتیکی دەبێتە میدیایەکی نیشتیمانی. میدیای نیشتیمانی ئەو میدیایەکە خەمی هەموو تاکانی کۆمەڵگەیە و هەروەها چاوی هەموو ناتەوایەکانی کۆمەڵگە ئەبینێ، بە بڵێن چاوی هەموو جوانەکانی کۆمەڵگەش ئەبینێ، بە شێوەیەکی یەکسان لە تەکانی کۆمەڵگەوە بڵێن دوورە فەزایەک و ڕووبەرێکی یەکسان بۆ هەموو چین و توێژە جیاوازەکان، حیزبە جیاوازەکان، ئادیا جیاوازەکان، ڕەنگە جیاوازەکان تەرخانەکە بۆ ئەوەی وەکو مینبەرێک بەکاری بێن بۆ ڕۆشنبیرکردن. میدیا نیشتیمانی ئەوەیە کە بە خراپ بەڵێ خراپ و بە باش ئەڵێ باش. میدیا نیشتیمانی ئەوەیە کە لە بەرژەوەندی کەسی و حیزبی و شەخصی و تەنانەت ژینگەی و جوغرافیش وەلاوانێ بەرژەوەندێ باڵاکان ڕەچاوەکە. ئەم میدیایانە وڵاتانی دنیا قۆناغی باشیان بڕیوە تا پێی گەیشتوون، بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان ئەو میدیایی کە هەمانە نەیتوانیوە ببێتە ئەو میدیا نیشتیمانیە، ئەویش لەبەر ئەو هۆکارانەی کە پێشتریش ئاماژەمان پێکرد کە زیاتر میدیایەکی حیزبیە. بۆیە کۆمەڵگەی کوردی ئێمە ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە میدیایەکی نیشتیمانیە کە دەنگ و ڕەنگی هەموو چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە بێ، خەمەکانی هەموو کۆمەڵگە خەمی ئەو بێنەک چینێکی تایبەت، حیزبێکی تایبەت، توێژێکی تایبەت، کۆمەڵگەیەکی تایبەت یان تەنانەت شوێنێکی تایبەتیش. و ئەو میدیایە چۆن لەدایەکە بێ پێویستی بە نخبەی مادی سربەخۆیە، پێویستە بە ڕۆژنامە نووسی سربەخۆیە، پێویستی بە پشتیوانی یاسایی پەرلەمان هەیە بۆ لەدایک بوونی. تەنانەت ئێمە لە خولەکانی تری پەرلەمانە لە هۆڵی پەرلەمان ئێمە قسەمان لەسەر ئەوە کردووە، لە خولی پێشوا قسەمان لەسەرەوە کرد لە کۆبوونەوە کە چۆن میدیا نیشتیمانیە بێ و حکوومەت چۆن پاڵپشتی بکە و پەرلەمان چۆن یاسای بۆ دەرکا و ئەم میدیایە چی بێ، تەنانەت یاساکەی چی بێ. ئەمە زۆر گرنگەکە قسێ لەسەر بکرێت. یعنی کەواتە هەموو میدیایەک دەبێت چوارچێوێکی گشتی هەبێ کە خۆی ببینێتەوە لەوەی کە میدیایکی نیشتیمانی بەدڵنیایی ئەوە لە هەرێمی کوردستان کە نییە. لە بەرامبەر ئەوەدا ئێستا لەم چەند ساڵی دوایی میدیای کەسی پەیدا بوون. ئەمە کاریگەری چەندە هەبوو لەسەر ئەوەی میدیا بە ئاراستەیەکی دیکەی قوڵتردا بڕوە لە کێشەکان. زۆر بەداخەوە میدیا
ڕاستە خۆی بڵێن هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە، بەڵام لە هەندێک حاڵەت و لە هەندێک شوێنە دەبێتە بزنسیواتە دەبێتە مارکت و بازرگانی. کاتێک میدیا دەبێتە تەنها ڕەهەندی بازرگانیەکەی وەرەگیرێ، ڕەهەندە نیشتیمانی و نەتەوەیەکە فەرامۆشەکە، ئەرکە ڕۆشنبیریە ڕاستەقینەکە فەرامۆشەکە تەناوەکو بزنزێک خۆی ئەبینێتەوە. ئەم کات لەم کاتەیە نخبەیەک دروستە بێت کە ئەو نخبانە کەناڵێک دامەزرێنێ بەس بۆ خزمەتی خۆی یان تەنها بۆ ئەوی لە ڕێگەیەوە بەبێ وەکو برای بەڕێزم کاک مسلیم باسی کرد، کۆمەڵێک دراما لە وڵاتانی تربێنێ لە شوێنانی تربێنێ بەبێ هیچ فلترێک، بەبێ ڕەچاوکردنی دابوونەریتی کۆمەلگا، بەبێ ڕەچاوکردنی تەمەن، ڕەگەز، شوێن، ئاستی ڕۆشنبیری، ئاستی سەقافی، خواستی کۆمەلگە و داخوازیەکانی کۆمەلگا، بەبێ ڕەچاوکردنی قەیرانە هەبووەکانی ناو کۆمەلگە، کۆمەڵێک بابەتی بڵێن درامایی و تەمسیلیمان پێدا کە زیاتر کۆمەلگەی ئێمە بەرەو هەڵدێرە بە بۆ، بەڵام لە پاڵ ئەوەیە خۆی ڕێکلامێکەکە سوودی لێوەرەگرێ، خۆی بزنس ئەکا، بازرگانی ئەکا، هەموو ئەرکە ڕاستەقینەکانی میدیا فەرامۆشەکە. ئەمە خەریکە لە هەرێمی کوردستان سەر هەڵەدا، ئەمە پێویستە بە یاسا ڕێک بخرێواتە لە هەموو دنیا کە کەناڵێکدا ئامەزرێ ئەبێ سیاسەتێکی کارکردنی ڕۆن و ئامانجداری هەبێت، واتە ڕۆژنامەیەک دەرەکرێ یان گۆڤارێک دەرەکرێ، دامەزراوەیەکی ڕادیۆیی دێتە بوون، کەناڵێکی تەلەڤیزیۆنی دامەزرێ، پێویستە سیاسەتێک و پلانێکی کارکردنی ڕوونی هەبێ. ئەمە بچ ئاراستێکی شەکە، تەنانەت ناوەرۆکی، جۆری گوتاری، ئاستی پەخشی، شێوازی پەخشی، تەنانەت بەرنمەکانی کە بڵاوی ئەکاتەوە، پلانی شێوازی بەرنمەکانی، بوجەکەی، ڕەهەندەکەی، هەموو ئەمانەی ئەبێ دیاری کراوێ. ئەوسا بێتە بوون کاتێک بەو شێوازە بێتە بوون بۆ خزمەتی کۆمەڵگە بێ، دەتوانێت خزمەتی کۆمەڵگە بکە. بەڵام میدیایەک بەبێ پلان، بەبێ استراتیژ، بەبێ ئامان، تەنها دیدی بینینی بەرژەوەندیەکی مادیە کە دێتە بوون سێرەکەن ئەو مەترسێ هەیە کە بۆ سەر کۆمەڵگی کۆمی کوردی هەیەی، و ئێستا ئەو جۆرە میدیایە بەداخەوە میدیای کەسی و شخصی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە و ڕۆژ بە ڕۆژیش کارەگیری خراپەکانی وەسەر کۆمەڵگەتی زیاتر دەرەکرد کە زۆر جار گرتنبەری هەموو ڕێگاکان تەنها لە پێناوی دەستکەوت کە ئەوە کاریگەری زۆر خراپتر. بەڵێ هەر توێژینەوەیە لەو بوارەیە کە ئەم میدیانە بۆ نمونە توێژینەوەمان کردو لەسەر ئەوەی یەکێک لە ئەرکەکانی میدیا بریتە لە پلانی ڕاگەیاندن. ئەسەنەوە هەر مادەیەکیشە لە قوتابیەکانی ئەڵێنەوەتە پلاندانانی ڕاگەیان، تۆ ڕۆژنامەیەکت هەیە، ڕادیۆیەکت هەیە، یان تەنانەت سۆشیال میدیا ماڵپەڕێکت هەیە، ئەکاونتێکت هەیە، یان ڕۆژنامەیەکت هەیە، پلانت چییە؟ کاتێ دەچیتە ناو کەناڵەکانەوە شیکردنەوە ئەەکەی بۆ پلانەکانیان پلانیان نییە، ئەڵێ ئێمە هەراوا ئیشەکەین و تەواوی باشە ئیشەکەی، استراتیژی ئیشکردنت چییە، پلانی ئیشکردنت چییە، پلانی درێژخایەنت چییە، مامناوەندت چیە، پلانی هەنووکەی چیە، تەنانەت ئێستا پلانی چرکەیش هەیە. بەڵام ئەوان بەداخەوە ناڵێم هەمویان، بەڵام زۆربیان وان. بەڵام یەک خاڵی ئەخیرەوەیە کە میدیای ئێمە بە هەر هەمووشی بە هەر هەموو تەواویشی خراپ نییە. لە کەناڵەکان بەرنامەی باش هەیە، بەرنامەی گونجاو هەیە، بەرنامەی ئەرێنی هەیە، و هەموو کەناڵەکانیش بە ئەتوانی شیکردنەوەی بۆ بزانین لانی نەرێنی زۆرتریان ئەرێن. باشە کاک مستیم پرسیم کە ڕەنگە بەشێکی زۆری ئەرکەکە ڕوبەڕی ئەوەی نوێنەرانی هاوڵاتیان بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ تێبینی ئەوەی کە زۆر جار یاسای باش و چاک دەردەچێت، بەڵام لایانی جێبەجێکردن کە حکوومەتە بە هەر مەبەستێک بێ جێبەجێ ناکە. لە دۆخێکی ئاوادا کە ئێوە ئێستا دەزان مەتریسیەکان چین و بە خۆتان بە دوواداچوونتان کردووە، چۆن دەتوانن ڕۆڵتان هەبێت کە ڕۆڵی سەرشی لای دەسەڵاتی یاسادانانە بتوانن میدیا بە ئاراستەیەکی کەدا ببن کە ئەو ئاراستەی لاری هەیەی ڕاستی بکەنەوە. بەڵێ خۆی لە ڕاستیدا مامۆستا محەممەد ئەوەی کە لەسەر ئێمە پەرلەمانتارە پێشکەشکردنی پێشنیازی یاسایە لەسەر ئەو بابەت و بابەتە گرنگانەی کە ئێمە بە هەندی وەردەگرین و دەزانین ئاریشە و کێشە و گرفت لە نێو کۆمەلگادا بۆ باشترکردنیان بۆ دۆزینەوەی چارەسەر بۆیان و خستنە نێو چوارچەوەی یاسا بۆی کە کاری پێ بکرێ. دوجار پێشکەشکردنی ئەو پێشنیازە یاسایە لە خولی
پێشکەشکردنی یاسا لە وەرزی یاسا پێشکەشکردنی یاسادانان لە پەرلەمانی کوردستان دیارەکە ئێستا خولی بەهارە تێپەڕی بەرەو کۆتایی دەڕوا مانجی نوێ دەستپێکە بۆ خولی دووەم ئێمە ئەوەندەمان لەسرە تەقدیمیکەین دوجار ئەوە کە لێژنەی یاسایی دەیخاتە بەر تاوتوێ و دوجار دەخرێتە خوێندنەوەی بەرنامەی یەکەمی دانیشتەکانی پەرلەمان تا چەند دەنگ دەهێنێ بێگومان ئێمە کاری بۆ دەکەین ئێمە زۆرێک لەو پێشنازی یاسایانەمان داناوە لای خۆمان کە بەڕاستی تیشکمان خستۆتە سەر هەموو ئەو گرفتانێک کە لە لێو کۆمەلگادا ئێستا گرفتیان ئەو نەفەسە دەبیندرێ لەلایەن هەموو فراکسیۆنەکان یان زۆرینەی فراکسیۆنەکان بەوەی بەڕاستی کاریگەری هەیە یان بەڕاستی ئێمە لە قەیرانی میدیایی هەین بۆ ئەوەی یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە باسی دەکەی لە لیژنەی یاسایی دواتر خوێندنەوەی یەکەم و دووەم ئەوانەی بۆ بکرێت بەڕاستی من مامۆستا محەممەد کەمترە و نەفەسەی لە بواری میدیا و لە بواری ڕاگەیاندن لاری بە کوردستان کەمترم نەفەسەی کەمخۆری لە نێوان ئەندامەکانە ئەبینم چونکە بەڕاستی وەک جەنابی کاکتۆر باسی کرد میدیا لە هەرێمی کوردستان بەرە و ئاقاری بزنس دەڕوە بەکار دەهێنرێ بۆ مەرامی شەخص بۆ مەرامی حیزب بۆیە بەداخەوە ینی ئەو هەستکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر کۆمەلگا زۆر لاوازە و پێویستی بەڕاستی بە هەوڵێکی جدی فراکسیۆنە جیاوازەکان هەیە بۆ ئەوەی کە چیتر کولتوری ڕەسەنایەتی کوردەواری بەرەو هەڵدێر نەبردرێ خۆتان دەزانن ڕۆژ بە ڕۆژ کاڵترە بێتەوە ڕۆژ بە ڕۆژ ئاداب و ڕەسەنایەتی و ڕەوشی کوردەواری نێولاوەکانمان کەمترە بێ دوجار چێ لێی بەرپرسا بەڕاستی پەرلەمان لێ بەرپرسا حکوومەت لێ بەرپرسا بەرپرسانن کە ئەبێ خەمخۆری میلەت و خاک و گەنجان و ڕۆڵەکانی خۆیان من کە ئێستا دادگاکانمان بەدەست کێشە و گیرروگرفتی زۆری شیرازە پسرانی خێزانەکانەوە دەناڵێنن تا دە گەنج پرۆسی هاوسەرگیری پێک دێنێ بەڵام ڕۆژانە 50 لێک جیابنەوە ئەمە هەمووی بەڕاستی لێکەوتێ ئەو گرفت و دیاردە نەشاز و نامۆیانەیە کە کولتوری بیانی سەپێنراوە بەسەر کولتوری ڕەسەنایەتی کوردەواری داوە بە جۆرێک لە جۆرەکان خستراوەتە بەرنمەیەکی بۆ داڕێژراو لە خزمەتکردنی میدیای کە بە ئامانج گیراوە تاچی ئێمە بۆیە بەڕاستی پێویستی بە هەوڵی جددی هەیە و ئومێدەوارین ئێمەی پەرلەمانتار بەپێ ئەو خەمخۆریە کە ئێمە هەمانە بە هەمان نەفەس پەرلەمانتارانی تر خەمخۆر بنوانین گرفتی یاسای باش لە بوارەدا پێش گرفتیشی دیکە هەیە کە ڕەنگە ئەگەڵ لەگەرم هاوتابی یان هاوبیروی لەسەر ئەو بابەتە کە زۆر جار میدیا ئەوەندە گەورە بووە ئەگەر بەناوە عامیەکە میدیا ئەوەندە زەبەلاح بۆ لە هەرێمی کوردستان جێگەی حکوومەتی گرتوتەوە زۆر جار یعنی لەگەڵ ئەوەی کە دەبێ ئاراستەی کۆمەلگە ئاراستە بکە زۆر جار وای لێ هاتووە بڕیاری پەرلەمانی بە جۆرێک لە جۆرەکان گۆڕیوە ئاراستەی بڕیاری سیاسی گۆڕیوە بڕیاری یاسایی گۆڕیوە لە هەرێمی کوردستان هەست بەو گرفتەش ناکەی کە ڕێک نەخستنی نێوان لایانی سیاسی و پەرلەمان و میدیاش بە جۆرێک جۆرەکان کەلێنێکی زۆر هەیە لەو لێوەندەدا و زۆر جار یعنی پەرلەمانتاریش ڕەنگە لە ترسی لێدوانی ڕاگەیاندن لە ترسی سۆشیال مدیا نەتوانێت وەکرەی خۆی هێتی جێبەجێ بکە لە هەرێمی کوردستان مامۆستا محەممەد وەک چۆن لە ڕابردوودا لایەنە سیاسیەکان بە تایبەت هەردوو لایەنی دەسەڵاتدار توانیویانە گشت سێکتەر و دام و دەستگا و کۆی کای سیاسی بخەنە ژێر چنگی خۆیانەوە میدیاش بە دوور نەبووە لەو نەفەسە حیزبی کە مزاڵ بۆ بەسەری داوە توانراوە لەو پێناوەدا هەم لە بەشی دارایی و لە بەشی گشتی دارایی خەڵکی هەرێمی کوردستان لەو بوارەدا بەکار بهێنرێ بەداخەوە توانراوە ئەو هەمان میدیا وەک جەنابەت ئیشارەت پێکرد بۆ هەمان ئامانج و نیاز و مەرامی سیاسی تەوجیهی ئاراستەکانی خەڵک بکە و هێندە گەورە بکرێ بارز بکرێت کە خەڵک بە بەدیلی حکوومەت بە بەدیلی ڕووی دەرەوەی
کای سیاسی بزانێ و تاک و کۆمەڵگەی بچێتە ژێر دەستەمەوە بۆیە بەداخەوە ئەوەش بەشێکە لە هەمان پرۆسی گەندەڵی و ناشەفافی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە خۆتان نەزانن بەشێک لە ئامانجی میدیا لە ئێستای سەردەمی مۆدێرندا بریتە لە ئاراستەکردنی خەڵک بەرەو وشیارکردنەوەی تاک بەرەو سەکۆیەک بۆ داخوازی و بەدەستێنانی مافی خەڵک و بەرەنگاربوونەوەی ستەم و نادادی لە هەموو نەتەوەکانی جیهان خۆشبەختانە لە هەرێمی کوردستان بەشێکی باش ئەو مەرحەلانەی بڕیوە میدیا ئەوە میدیایە لە ڕێگەی میدیایە لە هەرێمی کوردستان خەڵک ئێستا وشیار بۆتەوە خەڵک ئێستا دەنجی هەڵەبڕێ خەڵک ئێستا داوای حەق و ماف و امتیازاتی خۆیەکە و زیاتر پەنجا ئەخرێتە سەر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بەرەنگاربوونەوەی نەهێشتنی ناشەفافیت لە تەواوی جومگەکانی دەسەڵات بەڵام لەگەڵ ئەوەشە خۆتان نەزانن پێویستی بەوەیە کە یاسای تایبەتی بۆ دەربکرێ تا لە ژێر یاسایەکدا بتواندرێ کۆی میدیا لە هەرێمی کوردستان ڕێک بکرێ و تەواوی جومگەکان بە شێوەیەکی تەندروست تاک ئاراستە بکات. باش کاتم زۆر کەم ماوە کاوتر مەبەست دوا پرسیار کەلام گرنگە ویش ڕۆڵی ناوەندی ئەکادیمی زانکۆکان لە هەرێمی کوردستان و توێژینەوەی زانستی قوتابیان کە زۆرجار ئەنجام دەدرێت و هاوکات زۆرجار لە دەرەوە کەسانی پسپۆر و شارەزا لە بوارەکان کە ئێستا ئێمە قسەمان لەسەر ڕاگەیاندە بۆ نمونە ئێوە بانگێژ دەکەن بۆ لیژنەکان بۆی ڕاو پێشنیاری خۆتان بدەن لەبارەی میدیاوە چەندە لە هەرێمی کوردستان گرنگجی بەو بابەتانە دراوە بۆ ئەوەی بە ئاراستەیەکی دروست هەنگاو بنین. لە ڕاستیە ناوەندە ئەکادیمیەکان بە خۆشحاڵیەوە دەوریان بینیوە ڕۆڵیان هەبووە لە پێگەاندنی کادری ئەکادیمی بۆ میدیا ئێستا لە سەررجەم کەناڵەکانی ڕاگەاندن و زۆرێک لە رادیۆکان و تەنانەت لە بڵاوکراوەکان وەکو ڕۆژنامە و گۆڤارەکانە قوتابیمان هەبووە کە دەرچوو لای ئێمە بەڵام ئێستا لەوێ ڕۆڵێکی زۆر باشە جێڕێتوانێتی تا ئاستێکی باش لەو مەجاالەی خۆیان بە شوێکی پرۆفشناڵیان بە شوێکی ئەکادیمی کار بکە لەوانەیە ڕێگری هەبوو بێ بۆی و ئێستش هەیە بەڵام توانیوێتی ئەوەی ئەو پەڕی هەوڵی خۆی بداوە زۆر یشێکی باشە. یەکێکی تر لە بابەتەکان مەسلەی توێژینەوەی زانستی لە ڕاستیا لە هەموو دنیا توێژینەوە بۆ خزمەتی زانست و کۆمەڵگەی ئەمە کورتەی پێناسی ئەرکی توێژینەوە بۆ چێدرێ کێشەیەکە ئاریشەیەکی گرفتێکە لە ناو کۆمەڵگەیە توێژینەوەی لەسەر ئەکرێ ئیتر ئەو توێژینەوە میدانی بێشکردنەوەی ناوە هەرچی بێ بۆ ئەوەی هەموو ئەو قسانەی یان ئەو باسی کە هەیە بکرێ بە داتا لە ڕێگەی داتاوە تۆ چارەسەری بۆ بدۆچیتەوە. ئێمە ئەوە چەند ساڵێک کە هەوڵمان ناوە توێژینەوەکانمان لە ڕاستیە ئەو توێژینەوانە بن کە ئاریشەی ناو کۆمەڵگەی ئێمەیە و زۆرێک لەو توێژینەوانە بە خۆشحاڵی و هەندێکیان بوون بە کتێب و بڵاو کراونەتەوە یان نردومانەتەوە بۆ خودی ئەو کەناڵی کە توێژینەوەکەمان لەسەری کردووە تۆ ئەمە خاڵە لاوازەکان تا ئەوە خاڵە بەهێزەکان تا ئیترەوە ئەکەوێتە سەر خۆی تا چەند ڕەچاوی ئەو توێژینەوەی ئەکا. دین هەموو ساڵێک ئێمە ناونیشانی ئەکادیمی زانستی پێشنیارەکەین بۆ قوتابیەکان چ بۆ بەشی ڕۆژنامە بێیان بۆش بەشی تەلەڤیزیۆن بێ ئەوانیش خۆیان دێن ناونیشانەکان هەڵەبژێرن ئەوەی بەتواو بە پێی توانایی بڵێن زانستی خۆی و دوجار ڕاوش بڵێن سەرپەرشتیاری بۆ دیارەکری و توێژینەوەکان ئەنجامەدرێ. بەڵام من ناڵێم توێژینەوەی بە کەلۆریۆس هەموو جێ خۆی گرتووە بەڕاستی چونکە تا ئێستا لە هەرێمی کوردستان توێژینەوەکانی قۆناغی بە کەلۆریۆس لە زۆرێک لە وڵاتەکانی تریا حسابی تایبەتیان بۆ کرێ قورسن و ئیشیان لەسەرەکرێت تەنانەت کۆمپانیاکان ئەیان بن ئیشیان لەسەرکرد بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستش توێژینەوەی بە کەلۆریۆس زۆر گرنگی پێ نادرێ بەڵام خۆی قۆناغێکی زۆر گرنگە و پێشتە گرنگی پێ بدرێەوە ئەو توێژینەوانە دەرەنجامەکانی ببێتە ڕێپیشاندەرێک بۆ ئەو ناوەندەی یان بۆ ئاریشەی یان ئەو گرفتەی کە توێژینەوەکەی تا ئەنجامدراوە. من کات نەما تەنها یەخلەکماوە دەیدەم بە کاک موسلیم چ شتێک کە زۆر گرنگە لات من پرسیارم نەکردوێ یان بە گرنگی بزانی باسی بکەیت. ئێمە کۆمەڵێک کە پێشنیازی یازامان لە بەردەستایە بە هەماهەنگی لەگەڵ کەسانی شارەزا و مامۆستایانی پسپۆر لەو بوارەدا بەتەماین چەند پێشنیازەیەک پێشکەش بکەین لە قۆناغی داهاتوودا لەوانە دروستکردنی ئەنجومەنی باڵای ڕاگەیاندنە
و ڕێخستنەوەی میدیا لە هەرێمی کوردستان لەژێر چەتری یاسا و پێشکەشکردنی پرۆژه یاسای ڕێکلام کە خۆتان نزان ئێستا لەو بوارەدا بەربڵاوی زۆر هەیە و ڕێخستنی میدیا ئەلکترۆنی کە کاریگەری بەرچاوی هەیە لەسەر کۆی کایەکان و ئومێدەوارم بەڕاستی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بتوانین چەند یاسایەک لە خزمەتی خەڵکدا بخەینە بەرکار بۆی کە خەڵک سوودی لێ بینێ دوجار هەموو ئەمانە لەژێر چەتری فەزایەکی هێمن و ئارامی سیاسیدا دەبێت و کە خۆتان نەزانن لە کۆی خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا هەر کاتێک فەزایەکی ئارامی سیاسی هەبوو بێ دوجار پەرلەمان توانیوێتی ڕۆڵ و ئەدای بەرچاوی خۆی ببینێ و یاسایەکی باش دەربکە بۆ کۆی کایەکانی پێویست لە هەرێمی کوردستان. هیوا خوازم ئێمە بتوانین لەم خولەی پەرلەماندا باشترین یاسایەک پێشکەش بکەین کە لە خزمەتی خەڵکی کوردستاندا بەرکار بێت. بابەتەکەم زیاتری هەڵدەگرت بە تایبەتی ئەوەی کە لە دواخلە کاک مسلیم باسی کرد ئەویش سوسیال میدیایە هەڵدەین لە داهاتوودا بابەت ینی بەڕوونتر ئەو بابەتە باس بکەین. سوپاس بۆ میوانەکانم زۆر بەڕێز دکتۆر سادق حەمەغەری مامۆستای زانکۆ زۆر بەڕێز مسلیم عەبدوڵڵا خەسرێ ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە میوانی بوون لە پایتەختەوە. سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.